سنتەری ڕۆشنبیری کەرکک دەکەین و کۆمەڵێک داشکاندنی زۆر باشیش کراوە پێشانگایکی زۆر تایبەت کراوەتەوە بۆ ئەوەی کە خوێنەر زیاتر ئاشنا بێت بە کتێب بۆی ئەو کەسە یاخود ئەو خوێنەرێک کە لە ڕابردووە لەوانەیە حەزی بە خوێندنەوەی کتێبێک بوو بێ بیەوێ بیکڕێ بەڵام توانای نەبووە بیکڕێ لە ئێستادا ئاسانکاریی زۆر باش کراوە نرخەکان بە شێوەیەکی بەرچاوکەم کراونەتەوە بۆ ئەوەی کە هەم ئەو بتوانێت کتێبەکە بکڕێت هەمیش خوێنەر زیاتر ئاشنا بکرێتەوە بە کتێب و بە کتێبی کاغەزی و بە ئەو بابەتانەی کە زیاتر حەیەویترن زیاتر زیندووکردنەوەی خوێندنە و بۆ ئەمە بەستە ئەمڕۆ کاکاروان لەگەڵمانە کە بە ڕێزیان خاوەنی کتێبخانەی دیالۆکن کاکاروان سڵاوت لە بەبانی ئەوش باش بەانی بینەرانیش باش تەندروستیتان چۆنە باشین سواز بۆەوە خوا هەر زۆر باش بن شوێنی تازەی کتێبخانەی دیالۆکیشتان پیرۆز بێت ئەم گۆڕانکاری شوێنە چۆن بوو کاکاروان بۆ ئەوی هەم بینەران و زانیاریان هەبێت و ئەم نووسەران و خوێنەرانیش کە پێشووتر سەردانی دیالۆکیان کردووە ئێستا زانیاریان هەبێت کە شوێنەکەی گواستراوەتەوە و ئێستا لەکوێیە بەڵێ ڕاستیایەوە ماوەی 10 ساڵ زیاتر لە با بڵێن لە شەقامی کۆماری بووین سەرەتا دامەزراندی کتێبخانەکەش لە شەقامی کۆماری مەبەست بوو بە مەبەست بوو بەڵام ئێستا وەکو ئاگاداریت پاشەکشەیەکی گەورە هەیە لە خوێندنەوە و لە کای معرفی نەک لە تەنها لە کەرکک لە جیهانە بەگشتی ئەمەش کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر باری دارایی کتێبخانەکە و ئیدارەدانی و بەڕێوەبردننی کتێبخانەکە کەوای کردبوو ئێمە نەتوانین بە تەواوەتی ئەرکی کتێبخانەکە و ئەو ئامانجی کە کتێبخانەکەمان بۆ دامەزراندن بوو وەکو خۆی بگەێنین نەمانەتوانی کتێبی نوێ نەمانەتوانی بابەتین و نەمانەتوانی چالاکی وەکو پێشوو لە ناوەندەکەی ئەنجام بدەین بۆیە بڕیارماندا شوێنەکەی بگوازینەوە بۆ ئەوی تۆزێک ئەو فشار و ئەو با بڵێن پەستانی لەسەرمانە لە ڕووی مادیەوە کەمتر بێتەوە بتوانین جارێکتر چالاکیەکان وەکو پێشوو بکەین و جارێکتر بتوانین ئەو کتێبانی کە لە دەرەوەی کەرکک چاپەکرێت جارێکتر بێنینەوە بۆ کەرکک و پیشانی خوێنەرانی کەرکووکی بدەین. لە ئێستا کتێبخانەی دیالۆک لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکە باشە ئێوە لەوەتی کە لە سنتەری ڕۆشنبیری کەرکووکان پێشانگایەکی کتێبتان کردوێتەوە بۆ ئەو کەسانی کە زیاتر حەز بە خوێندنەوە دەکەن بیرۆکەی و پێشانگایە چی بوو چۆن بیرتان لەوە کردەوە کە پێشانگایەکی لەو شێوێ بکەنەوە چکە وەکو زانیاریم هەیە کە یەکەمین جارە لەم جۆرە پێشانگایکە بکرێتەوە نرخەکان بەم شێوازە بن ڕاستە وەکو پێشانگا ئێمە پێشتر پێشانگای جۆرا و جۆرمان کردوەوە لە سنتەری ڕۆشنبیری کەرکک بەڵام وەکو جەنابەت ئاماژەت پێکرد پێشانگایەکی لەم جۆرە و داشکاندنێکی لەم جۆرە یەکەم جارە تەسەورەکەم لە کەرکووکا کرابێ نرخی کتێبەکان هەمووی داشکێنراوە بۆ 1000 دینار هەڵبەتە کتێبە کوردیەکان ئەمەش هەموو کتێبە کوردیەکان ناگرێتەوە زۆرێک ئەم پرسیاریان کردووە کە گویا هەموو کتێبەکان نەگرێتەوە یا خودنا ئەمە هەموو کتێبەکان ناگرێتەوە بەڵام ئەتوانم بڵێم نزیکی 1000 ناونیشان کتێب بوو و نزیکی 4000 کتێب بوو و ئامانجمان لە پێشانگاکە زیاتر دروستکردنی جوڵەیەک بوو نەک فرۆشتن و با بڵێن ئەو شێوە چونکە ئێمە ئامانتوانی ئەگەر ئامانجمان تەنها فرۆشتنی کتێبەکان بووە ئەمانتوانی لەگەڵ ناوەندەکانی تر لەگەڵ ناوەندەکانی دەروی کەرکووکە قسە بکەین و کتێبەکانیان بۆ بنێرین ڕەنگە بیانتوانیایە بەشێکی زۆری کتێبەکان بن بەڵام ئێمە بە هاوکاری سنتەری ڕۆشنبیری کەرکووک ویستمان جوڵەیەک دروستکەین ویستمان زۆرترین خوێنەر ڕاکێشینە کەرکووک ناو سنتەرەکە ناو پێشانگاکە و ویستمان سوودێک بەو خوێنرانە بگەێنین کە سەرەتایانە لە خوێندنەوەیە و نازانن چ جۆرە کتێبێک هەڵبژێرن لە کتێبی سادە و لە کتێبی چێژ بەخشەوانەوە بتوانین هاوکاریان بکەین و بە نرخێکی کەمیش باشە وەکووتت نزیکەی 1000 ناونیشان هەیە لە کتێبەکانە زیاتر کام جۆرە بابەتانن بۆ منە فەلسەفین چیرۆکین شعرین ئاینین زیاتر ئەو بابەتانە و ناونیشانانەی کە هەڵبژێردراون کام جۆرانن بەڵێ لە کتێبە کوردەکانە توان بڵێم هەموو ژانرەکانی تیا بوو ڕۆمان چیرۆک شعر لێکۆڵی نوێ ئەدەبی ڕخنەی ئەدەبی هەموو ژانرەکانی تیا و فکری فەلسەفی سیاسی مێژووی تەنها کتێبە کوردەکان بوو و توان بەڵام هەموو ژانرەکانی تیا بوو
هەنێک کتێب هەیە تایبەتن بە مناڵان بۆ مناڵ ئەتوانێت بیخوێنێتەوە ئەم جۆرە کتێبانش هەبوو بۆ ئەوەی هەم ئاستی خوێندنەوە لە لای مناڵانیش بەخۆت بکرێت بە حکمی ئەوەی کە لە ئێستا پشووی هاوینە بەڵ لە ڕاستیە وەکو ئەوەی مناڵ بیخوێنێتەوە باوەڕ ناکەم لەو جۆریتیا بووە بەڵام پەروەردەی مناڵمان هەبوو کتێبی پەروەردەیمان هەبوو ئیتر وەکو ئەوی کە تایبەت بە مناڵ وەکو چیرۆکۆوانە نەخێرتیانە بوو باشەکە کارۆن بە حکمی ئەوەی بەڕێستان خاوەنی کتێبخانەی دیالۆکن ئەو کارێک کە کردتان هەڵمەتێک نەبوو بۆ زیندووکردنەوەی جارێکی تر ئاشناکردنەوەی ئێستا بە کتێبی کاغەزی و ئەمان بینی لە ماوەکانی ڕابردوودا زیاتر ئەوەی گەنجان بە شێوەی PDF کتێبیان ئەخوێندەوە زیاتر کتێبی دەستیان بەکار نەدەهێنا کە ئەمە تۆ ئەگەر وەرەقەیەکی لەم شێوەیە بەدەستەوە بێ یاخود مۆبایلێک بەدەستەوە بێ ئەوەی متعەلەمە ئەبینی بڕابکە لە مۆبایلەکەی نابینی چکە هەستێکی ترت پێ بەخشەکە تۆ لە ڕێگەی کاغاز و قەڵەمەوە بیخوێنیتەوە ئەمە تا چەند ئاشناکردنەوەی گەنجان بوو زیاتر بۆ کتێبانە هەنێکیان بۆ نمونە لەوانەیە من حەزم بە کتێبێک بووێ بەڵام باری داراییم ئەوەی نەخواست بێ کە من چم کتێبێک بە 10,000 خود بە 15,000 بکڕمە ئەستەکە ئەگەر نرخەکەی بە 1000 دینار بێمە ئاسانکارێکی زۆرە بۆ من و زیاتر لەوانەیە هەوڵ لەم کتێبی زیاتر بکڕم بەڵێ بە دڵنیاییەوە هیچ باوەڕ ناکەم شتێک بتوانێت ببێ بەجێگرەوەی کتێب و ببێ بەجێگرەوەی کاغەز وەکو خۆت ئاماژەت پێکرد چێژی خوێندنەوە و دانیشتن و توان بڵێم دەست لێدانی ئەو کاغەزە و بۆنی ئەو کاغەزە ڕەنگە بۆ ئێمەی خوێنەرەوانی کە بەڕاستی جیهانی کتێبمان بۆ خۆمان ڕژار چێژێکی تایبەت بێ بەڵام بارە داراییەکان دۆخی دارایی خوێنەر هەمیشە بە جۆرێک بۆ کە نەیتوانیوە دەستی بگا بە هەموو کتێبانی کە هەیە بۆی پەنای بردوتە بەر توانین بڵێن PDF پەنای بردوتە بەر کتێبی ئەلکترۆنی لە کاتێکە ئێمە ئەگەر بتوانین نرخی کتێبەکان بە جۆرێک لە جۆرەکان دابشکێنین یاخود داشکاندنی لەم جۆرە بکەین یاخود پێشانگای لەم جۆرە بکەین ڕەنگە بتوانین زۆرێک لەوانەی کە بە PDF و بە کتێبی ئەلکترۆنی خوێنەوە جارێکتر ڕووکەنەوە کتێبی کاغەز و جارێکتر لەم پێشانگایانە دەرکەونەوە و کتێبی دڵخوازی خۆیان بکڕن باشە خوێنەران و نووسەرانی شاری کەرکووک سەبارەت بەم پێشانگای ئێوە تێبینیان چی بوو ڕایان چی بوو تا چەند بوو بە جێگەی دڵخۆشی بوو بە جێگەی دەستخۆشی بە دیاریکرایی باز لە نووسەران دەکەم ئەوان چیان نەوت لە ڕاستیە ڕەنگە داشکانی کتێب یاخود با بڵێن چۆن ئەمە وەکو داڕمانی کتێبە لە ڕاستیە ڕەنگە بۆ نووسەر ئەمە مای دڵخۆشی نەبێ و ببینێ کتێب کە هیچ نرخێکی لەسەر نەماوە بەڵام لەو ڕۆ کە هاوکاری خوێنەرانی شاری کەرکووک بوون و لەو ڕۆ کە پێشوازیەکی باشی لایەن خوێنەرانەوە لێکرا بە دڵنیایەوە جێگەی دڵخۆشیەوانیش بووە ماوەی چەندێکم پێشانگایەتان کردوتە و چەندی تریش بەردەوام ئەبێت هەموو ڕۆژێک ئێوە لەوێن هەفتەیەکی تێپەڕاندووە لە یەکشەمەشەوە دەست پێکاتەوە لە سبەیەوە دەست پێکات و تا کۆتایی هەفتە تا پێنجشەمە ئاواتە هەفتەیەکی تریشتان درێژ کرد هەفتەیەکی ترمان درێژ کردەوە لەبەر ئەوانەی کە نەیانتوانی لەم هەفتەیە سەردان بکەن یاخود لەبەر ئەوانی کە ئاگاداری پێشانگاکە نەبوون باشاکە کاروان ئەبینین ئێمە لە پێشووترا لە کتێبخانەی دیالۆگ جگەلەوەی کە شوێنێک بوو بۆ کۆکردنەوەی نووسەران شوێنێک بوو بۆ ئەوەی کە خوێنەر تێدا ئەو کتێبە دڵخوازی کە خۆی ئێوێلەی دەستی ئەکەوت کۆڕ و بابەتی تریش ئەبوو لەوێ خودت ئەکرا بە گواستنەوەی لە نێو شەقامی کۆماریەوە بۆ سەنتەری ڕۆشنبیری کەرکووک ئێوە گۆڕانکاری ئەکرێت لە شێوازی کارەکانی دیالۆگ یاخود بەردەوام ئەبن لەم شێوازی کە پێشووترا کە باوکی کۆچ کردوت کاکزایە شکرخوا لێی خۆش بێت ئەو لەسەر ئەو ڕێچکەیە بوو ئێوەش هەر بەردەوام ئەبن لە کاتی گواستنەوەشدا بەڵێ بە دڵنیای ئەمە پێش ئەوەی بڕیاری گواستنەوە بدەین بیرمان لە هەموو شتانە کردوتەوە و تێبینی سنتەری ڕۆشنبیری و چالاکیەکانی سنتەری ڕۆشنبیریشمان کرده بوو هەڵبەتە سنتەری ڕۆشنبیریش ئێستا بە وزەیەکی جیاوازتر کارەکە وەک لە پێشوو ئێستا توانین بڵێن لە ڕێگەی کردنەوەی ئەم خول و لە ڕێگەی کۆمەڵێک چالاکی و توانیوێتی تا ئاستێکی باش لە چاو ڕابردووە
با بڵێن گەشەیەک بکات و باشتر بێت و ئێستش بڕیارە ئێمە ڕاستە ڕەنگە لە ڕووی شوێن و لە ڕووی پانتاییەوە هەمان پانتایی و شوێنی ناوەندی دیالۆگمان نەبێت بەڵام بە هاوکاری سنتەری ڕۆشنبیری کەرکووک دڵنیای لەوەی کە هاوکارێکی باشە بن و ئەتوانین هەموو کۆڕ و چالاکیەکانی کە پێشترەمان کرد ئێستا بە هاوکاری ئەوان لەگەڵ ئەوانە بە هەمانگی لەگەڵ ئەوانە بە هەمان شت بکەینەوە. ئێستا لە سنتەری ڕۆشنبیری کەرکووک و خۆت ئاماژەت پێکرد کە کۆمەڵک کار و چالاکی ئەنجام دەدرێت تازەترین کاری ئێوە ئەگەر جگە لە پێشانگاکە هیچ بیرۆکەی تازەتان هەیە کە دوای پێشانگاکە کۆڕ بکەن یاخود بابەتی تر بە هەماهەنگی لەگەڵ سنتەری ڕۆشنبیری کەرکووک هیچ بابەتی تر هیچ سپرایسێ بمان ئاشکرا بە دڵنیاییەوە کۆمەڵە کار و پرۆژە لە خەیاڵمانە ئەویش کاری تازا بن لەبەر ئەوەی وەکووتم ئێرە پانتایەکی جیاوازترە و ئێرە شوێنێکی جیاوازترە ئێرە ئیدارەیەکی جیاوازترە بە دڵنیاییەوە کۆمەڵە کار و پرۆژەکە لەگەڵ ئیدارە و لەگەڵ با بڵێن بەرنامی ئەوەیە بگونجێت بەڵێ لە خەیاڵمانە هەیە و شەڵا باشەکە کاروان بە بەراورد بە ساڵانی تر بە بەراورد بە 3 بۆ 4 ساڵ بەر لە ئێستا ئاستی خوێندنەوە ئاستی خوێنەر لە کەرکووکا چۆنە بینن ئێوە پێشووتر چۆن بوو ئەو ئێستا چۆنە لە ڕاستیە ئەگەر ئێمە بەراوردی بکەین بە پێشووتر ئێستا خراپترە بەڵام پێشووتریش کەرکووک باش نەبووە کەرکووک لە ڕووی خوێندنەوە لە چاو توان بڵێم هەموو شارەکانی ترە کەرکووک لە ئاستێکی باشان نییە ئێمە ئەگەر بێت و هەر لە ڕووی ژماری ئەو ناوەند و ئەو کتێبخانانەوە قسە بکەین کە لە کەرکووک و لە شارەکانی ترا هەیە کەرگە توان بڵێم ناوەندێک و 2 بۆ 3 کتێبخانی تایە و لە کاتێکە شارەکانی تر چەندان ناوەند و چەندین کتێبخانی تایە و هەموویشان ئەتوانن خۆیان بەڕێوە بەرن هەمووشان ئەتوانن با بڵێن پێویستیەکانی خۆیان لە ڕێگەی فرۆشتنەوە دابین بکەن بەڵام کەرکووک لەگەڵ ئەو ڕێژەکە مەشە لە ناوەند و لە کتێبخانە ناتوانێت پێویستەکانی خۆی پڕ بکاتەوە لە ڕێگەی فرۆشتنەوە نەیتوانیوە ئەو پێشوازی کە لە کتێبەکرێت لە شارەکانی ترا لێرە لە کەرکووک دروست هۆکارێکی بۆچی ئەگەڕێنیتەوە خۆ نووسەری زۆر باشمان هەیە لە کەرکووکە خوێنەرمان هەیە بەڵام بۆچی ئەوە بە ڕێژەکی ئاواکەمە هۆکاری زۆرە بەڵام ئەو هۆکارانی کە پەیوەستن بە ئێمە وەکو خاوەنی کتێبخانە وەکو ناوەندەوە چەند هۆکارێکە تا ئێستا نەمانتوانی ئێمە لە پێشانگایەکی نێودوڵەتی لە با بڵێن لە سلێمانی و لە هەولێرا کە ئەکرێت ئێمە باشدار بین تا ئێستا نەمانتوانی و ئێمە ببین بە خاوەنی چاپخانەی خۆمان لە کەرکووکە و کتێبەکانمان نەنێرینە دەرەوەی کەرکووک و هەستی بەرپرسیارەتی بەرامبەر بە شارەکە لەلایەن خوێنەرانەوە لەو باوەڕێیان کاریگەریەکی یەکجار زۆری هەبێ بۆ نمونە هەموو ئەو کتێبانەی کە لە سلێمانی و لە هەولێر چاپەکر ئێمە توانیومانە تا ڕادەیەک بیهێنینە کەرکووک بەڵام خوێنەر هەر جارێکتر چێتەوە لە دەروی کەرکووک داوایم کتێبان ناکاتەوە لە دەروی کەرکووک جارێکتر بۆم کتێبان ناگەڕێتەوە ئەمانە واکە کە ئەم ناوەندانە ئەو وزەی کە هەیەە یاخود با بڵێن ئەو ئامانجەی کە هەیەیان بووە نەتوانن بیپێکن و ساردنەوە و بەرەو پوکانەوە بچێ بەرەو داڕمان بچێ لە ڕاستیە باشە باست لە پێشانگەی نێودوڵەتی کتێب کرد کە ساڵانە لە شاری سلێمانی و لە شاری هەولێر بەڕێوە دەچێت لە کەرکووکی شا پێشانگەی نێودوڵەتی کراوە هەوڵ نەدراوە ئێوەکو خاوەنی ناوەندەکان خاوەنی کتێبخانەکان پێشانگەی نێودوڵەتی کتێب لە کەرکووکی شا بکرێتەوە خۆ شوێنی زۆر باشمانەیە بۆ ئەنجامدانی پێشانگا بۆکردنەوەی پێشانگا هەوڵتان نەداوە ئەم کارە بێنە کەرکووکیش بەڵێ وەکو جانا بەداماژت پێکرد ئێمە ئەزمون یەک پێشانگامان هەیە پێشانگایەکی نێودەوڵەتی لە کەرکووکە بەڵام ئەزمونێکی باش نەبوو بەڕاستی ئەزمونێکی سەرکەوتوو نەبوو تاکو جارێکتر بێن دەسی بۆ بەرنەوە پێشانگاکە لە ڕووی بانگێشتکردنی ناوەندە کوردەکانی دەرەوەی کەرکووک زۆر خراپ بوو ئەتوان بەڵێم یەک ناوەند هاتبوو لە دەرەوەی کەرکووک ناوەندی کوردی ناوەندە عەرەبیەکان زۆربیان هەر لە سەرەتاوە هەر لە یەکەم ڕۆژەوە پاشەکشیان کردبوو ئامادە نەبوون زۆربەی ناوەندەکانی تر لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژەوە کە ئەو پێشوازی خەڵکیان بینی و خوێنەریان بینی و
ئەو با بڵێن ڕێژەی فرۆشتنیان بینی کە لەو یەک دوو ڕۆژەیە کە فرۆشتیان هەڵیان گرت و شتەکان کۆیان کردو و ڕۆیشتنەوە بۆیە جارێکی تر تا ئێستا ئەوە نزیکە بێت تۆ لە ساڵێک هیچ کەسێک باسی پێشانگای نێودەوڵەتی نەکردوێت و لەو باوەڕیانی هیچ کەسێک لە خەیاڵیا بەجارێشتر و پێشانگای بکاتەوە. باشە خوێنەری کەرکووک بە پێی ئەوەی کە تۆ لە نێو خوێنەرانی و لە کتێبخانەی زیاتر خەڵکی کەرکووک حەزیان بە جۆرە ژانەرێکی خوێندنەوەیە زیاتر چی ئەخوێندنەوە؟ بەڵێ ئێمە تەبعاً کتێب خوێندنەوەی با بڵێن پۆلە نەبێ بۆ چەند بەش و بۆ چەند ئاست و بۆ چەند ژانر بەپێی تەمەنیش بە هەمان شێوە بەڵێ بەدڵنیایەوە بەپێی تەمەنیش کتێبمان هەیە کتێبی نوخبەویە نوخبەیەکی خوێنێتەوە کتێبمان هەیە ئەبن بە ترێند کتێبمان هەیە چەند کەسێکی دیاریکراوە ئەسڵەن ئەی خوێنێتەوە ئێمە زیاتر فرۆشمان لەسەر و کتێبانەیە کە ئابێ بە ترێند زیاتر و کتێبانەی کە با بڵێن لە ژانری ڕۆمانی چێژ بەخشە لە ڕۆمانی سادە و ئاسان ئەوانی کە شعریژە خوێنرێتەوە بەڵێ بەڵام زیاتر ڕۆمانە تاوانکاریەکان ڕۆمانە چێژ بەخشەکان ڕۆمانە زۆر سادەکان بەڕاستی ئەمانە زیاتر خواستی لەسەر و زیاتر گەنج و لە گەنجیشە زیاتر کچ بەڕاستی خواستی لەسرە. باشە کاکاران ئاماژەت بۆ کرد کە ئەگەر چی ئەو کتێبانەی کە لە ناوەندەکانی تریشە لە شارەکانی تریشە هەیە ئەهێنرێ بۆ کەرکووک بەڵام خەڵکی کەرکووک هێشتا لە ناوچەکانی ترا داوای ئەکەن ئەمە هۆکارێکی بۆ ئەو ناگەڕێنەوە بۆ لەوانەیە کەسێک نەتوانێت بێ بۆ کتێبخانە کتێبەکە بکڕێت لە ڕێگەی ئۆنلاینەوە داوای ئەکە ئەمە هۆکارێکی ئەوە نییە زیاتر نییە بۆ ئەگە لە کەرکووکیشە کتێبخانەکان بە شێوەی ئۆنلاین کار بکەن ئاگەیاندنیان هەبێت یاخود بابەتێکی لەو شەوە یاخود سۆسیال میدیا ڕکلامکردن مارکێتینگ ئەمە کاریگەری نابێت لەسەر فرۆشی کتێبەکان بە دڵنیایەوە کاریگەریە بێت و بە دڵنیاییەوە هەر هۆکارەکەشی هەمان هۆکارەکە ئاماژەت پێکرد بەڵام ئێمە پیجمان هەیە و توانین لە ڕێگەی ئۆنلاینەوە گەیاندنمان هەیە بەڵام نەمانتوانیوە گرنگیش تەواو بە پیجەکە بدەین یان خود بە ئیدارەدانی پیجەکە بدەین چونکە دوجار پیجەکەش و ئیدارەدانی پیجەکەش وەکو جەنابەت دوت ئاماژەت پێکرد مارکێتی نێوێت پارەی ئەوێت پێویستە تۆ بەردەوام پارەی تێبکەیت بۆیە ئێمە نەمانتوانیوە ئەوەی ئێمە هەموو کات لە خەمیا بووین و بیرمان لێکردەوە ئەو بۆ چۆن لە کۆتای مانگە ئێمە کرێی شوێنەکە و مەسروفاتی شوێنەکە دەربکەین هەر بۆیە بڕیاری گواستنەوەشماندا تاکو ئەم فشاران لەسەرمان نەمێنێ و بتوانین بە وزەیەکی باشتر و بە نەفەسێکی باشترەوە ئەرکەکەمان بەجێ بگەێنین و سەبارەت بۆی کە لە دەرۆش کتێب داواکەن کەرکووک نەیتوانیوە تا ئێستا نەیتوانیوە هەموو چین و توێژەکان بێنێتە دەرەوە نەیتوانیوە ینی فەزایەک دروستکە فەزایەکی ئارام یاخود فەزایەک دروستکە کە کچ بە ئازادی تایە بێتە دەرەوە هەموو چین و توێژەکان بە ئازادی تایە بێنە دەرەوە تاکو خۆیان بێن بەر بە کتێب بکەون چونکە تۆ لە کۆتاییە ڕاستە خوێندنەوە گرنگە ڕاستە خوێندنەوە کاریگەرە بەڵام ئەم خوێندنەوەیش و ئەم کاریگەریش پێویستە لە شوێنێکە پەخش بکرێتەوە لە شوێنێکا پیشان بدرێتەوە تۆ هەر لە ماڵەوە دابنیشیت و نەیتە دەرەوە و تۆ هیچ با بڵێن بەشداریت نەبێت لە چالاکیەکانە کەواتە تۆ ناتوانانی لە ڕێگەی ئەم خوێندنەوە یاخود لە ڕێگەی کاریگەری ئەم خوێندنەوە تۆ دەستکاریەکی واقع بکەی بەڵێ زۆر باشە کاکاران زۆر سپاس کە لەگەڵمان بێگەر ئەمە بۆ بکەی بە کۆتا پرسیار لە ئێستادا لە نێو کتێبخانەی دیالۆگ چەند کەس کار دەکەوە ستافی کتێبخانەی دیالۆگەکو خۆی ماوە یاخود گۆڕانکاری لە ستافیش کراوە بەڵێ یەک خانمێکمان لابوو ئەو ناتوانێت بەهۆی هاتوچۆ و بەهۆی دوور نزیکی لە ماڵیانەوە بێتە سنتەرەکە بۆیە ئێستا بڕیارە خانمێکتر بێت لەگەڵمانە کار بکە لە جیاتیەوە زۆر باشە لە شتان ساغ بێ زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ کەناڵی ئاسمانی کەرکووک کە بەردەوام ویستم ئاماژەی پێ بکەم بەڕاستی کە بەردەوام هەر بابەت و هەر جوڵ و هەر چالاکێک پەیوەست بوو بە کتێبخانەی دیالۆگ یاخود پەیوەست بوو بەکایی معرفی لە شارەکەیە
زۆر دڵسۆزانە گواستویانێتەوە زۆر دڵسۆزانە گرنگیان پێداوە. سپاس بۆ ئێوە. دەستخۆش زۆر بەخێربێ. زۆر باشە بەردەوامین لەگەڵتان وەکو کاکەڕوانش ئاماژەی پێکرد ئەم پێشانگایی کە ئەوان کردویانێتەوە تاکو هەفتەی داهاتوو ئەخۆ تاکو ڕۆژی پێنجشەمە بەردەوام دەبێت بۆیە ئەو کەسێک کە خوازیارە کتێبێک بکڕێت یاخود بەشداری بکات دەتوانێت سەردانی سنتەری ڕۆشنبیری کەرکووب بکات لە سبەینەوە و کتێبی دڵخوازی خۆی بکڕێت و دەست بە خوێندنەوە.